سڵاو نەتەوە چییە؟ ئایا دەشێت بڵین کورد لە ئێستادا نەتەوەیە؟ چونکە هەندێک تیۆر پێیان وایە کە نەتەوەی بێدەوڵەت نابێتە نەتەوە. بەڵام هەندێکی تر زمان و ڕەگەز و مێژووی هاوبەش دەکەنە ڕەگەزەکانی نەتەوە. ئایا ئاین دەوری دەبێت لە بنیاتنانی نەتەوەدا یاخود دەبێتە هەوێنێک بۆ بنیاتنانی نەتەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە ڕوو دەکەینە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر ماجید خەلیل. مامۆستا بەخێر بیت. سپاس. جارێ لە سەرەتادا حەزەکەم باسی ئەوە بکەم کە نەتەوە لە زۆر بڵین تیۆردا باس لەوە ئەکرێت کە بریتێ لە نیشتیمانێکی هاوبەش و مێژوویەکی هاوبەش لە کاتێکا کوردنە نیشتیمانێکی هاوبەش یا خاوەنی چوارچەوەیەکی سیاسی یا دەوڵەتێک نییە. چۆن ئەم پارادۆکسە لێک بدەینەوە؟ بەڵێ ئەوەی کە بەڕێزت خستیە ڕوو بە تایبەتی لە ئیمڕۆدا وەک تیۆرگەلێکی کلاسیکی و کولتوری لە بواری شرۆڤەی شوناسی ناسیۆنالیزمدا دەخرێنە ڕوو. تێکراو تیۆرانە بە پێی هەلومەرجەکان بە پێی قۆناغە مێژوویەکان بە تایبەتی لە سەدەی هەژدە و نۆزدە و لە سەرەتایی سەدەی بیست دیشدا تیۆرگەلێک بوون لەسەر بنەمایی هەلومەرج و هەڵکەوتەی هێزە کۆمەڵایەت و ئابوووریەکەی بەشێک لە وڵاتانی ئەوروپا بیرمەندەکان و فەیلسوفەکان و قسەکەرانی قەدەری ناسیۆنالیزم کە بە چه ئاڕاستەیەکیدا بیبن لەم ڕوانگەوە قسەیان کرد بە تایبەتی ئەوە مەدرسەگەلی ئەڵمانیمان هەیە فەڕەنسیمان هەیە و دووە بەدوای ئەوە هەر لەسەر بنەمای بیرکردنەوەی بابەتیانەی بیرمەندەکانی ئەو قۆناغە تیۆرگەلی پەیوەست بە پێناسەکردنی ناسیۆنالیسم هاتۆتە ئاراوە. زۆرێک لەو تیۆرانە لەگەڵ واقع و وێنای قۆناغە مێژوویەکانی کوردستاندا یەک ناگرێتەوە و هەلومەرجی هێزە کۆمەڵایەتی و ئابوووریەکەی کوردستان لەگەڵ ئەو پێودانگ و پەیامانەی کە باس لە ناسیۆنالیزم و نەریتی نەتەوەگەرایی دەکەن دیسانەوە یەک ناگرێتەوە. بەڵام هەر لە چوارچێوەی ئەو جوگرافیایەی کە کللتورێکی کێبرکێ ئامێزی لەخۆ گرتووە کە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی ئەو نەتەوانەی لە دوای هەڵوەشانەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی و ئیمپراتۆریەتەکانی وەکو نەمسا و ئەوانە هاتنە پێشەوە بەشێکیان سوودیان لە ئەو چوارچێوە چارەن و سازانە بینیوە کە لەو تیۆرانەدا هەیە. بۆ نمونە عەرەبەکان بەو پێودانگە پرسی ناسیۆنالیزمیان لە واقع و وێنای سیاسی خۆیاندا بەرجەستە کرد تا ڕادەیەک سوودیان لێبینی. تورکەکان بە هەمان شێوە ئێمە دەزانین دەوڵەت نەتەوە لە ئێران و لە تورکیا بەڵێ دەوڵەت نەتەوە خۆی یەکێ لە فیکرەکانی قسەکردن لەسەر ناسیۆنالیزم کە بەهێزترینیانە بریتیە لەو ئاڕاستەیەی کە لە قۆناغەکانی هەتا وەکو جەنگی جیهانی یەکەمیشدا بە درێژایی کیشوەری ئەوروپا و دەرەوەی کیشوەری ئەوروپاش کۆمەڵە دەوڵەت نەتەوەی هێنایە پێشەوە. ئەم دەوڵەت نەتەوانە زۆرترین کەڵکیان لەو پێناسانەی ناسیۆنالیزم وەرگرت کە دەراویشتەی ئەقڵیەتی مۆدێرنە و میتۆدە مێژوویەکەی ئەو قۆناغە بوون و نەتەوەکانی بندستی ئیمپراتۆریەتی عوسمانیش بە تایبەتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بە هەمان شێوە تورک، فارس، عەرەب خۆیان وابەستە یا ڕادستی ڕێساکانی ئەو تیۆرانە کرد بۆ هاتنە پێشەوەی بوونی نەتەوەیی خۆیان. دکتۆر ئێمە هەر لە تیۆری غەربیە دوانمانێ فەڕەنسی و ئەڵمانی بەلایانی کەمەوە. فەڕەنسیەکان لەبەرەوەی وڵاتەکان تێکەڵەیەک بوو لە زمانەکان هەرێمی ئەلزاس و ئەوانەشیان لەسەر بوو ئەنونەتەوە بریتە ئەو چوارچێوە نیشتیمانیە مەرج لە زمان و زیاتر ناسیۆنالیزمێکی کولتوری بە هەند وەردەگرن. باشە بەڵام ئەڵمانەکان بە پێچانەوە زمان و نەژاد ئەکەنە. دەیڕێک من ئاماژەم پێ بەوەدا تیۆرەکان لەسەر بنەمای واقعی وێنا کۆمەڵایەتی و ئابووری و سیاسەکەی خۆیان هاتووەتە پێشەوە. ئەڵمانیەکان زۆرترینیان بە نەمساشەوە
لە ناو چەقی ئەوروپادا کاتێ هەژمونیان زاڵ دەبێ پشت بە زمان ببەستن کەسێکی وەکو ڤیتکنشتاین دێتە پێشەوە دەڵێ ڕێک سروودی نێتەوە بریتێ لە سنووری زمان ئەوان بەو پێودانگە ئەو شێوازە عقلێتە نازیزم بەرهەم دێنە دوای بالفعل ڕێک لە سەرەتای جەنگی یەکەمی جیهانیدا پێناسەکانی ناسیۆنالیزم بە پێودانگی ئەو تیۆرانە دیوێکی نەرێنیان لە خۆیاندا بەرجەستە کرد ئەوەی هەمووی ئێمە باسی دەکەین دەرهاویشەی عقلیەتی مۆدێرنە بوو و پێوا بوو بوونی نەتەوە لەسەر بنەمای کاڵکردنەوەی تایبەتمەندیە نەتەوەیەکانی ئەوی دیکەیە ئەمە لە ئەڵمانیاوە سەرچاوی گرت و ڕیشەکەشی لە سەدەی کۆتایی سەدەی هەژدە و سەدەی نۆزدەوە ئەسڵەن کتێبیاندانا بە ناوی Invention of Nation دروستکردنی نەتەوە هاتن تیۆری یەکەمی نەتەوەگەراییان کە کورد قازانجی تێدا دەکا بۆ نمونە پشت بە کەرەستەخاوەکانی بوونی نەتەوەیی دەبەستێ پشت بە تایبەتمەندیە سروشتیەکانی خۆکرد و خۆڕسکەکانی خەباتی نەتەوەیی دەبەستێ ئەوانەیان دایە دواوە هاتن تیۆرگەلێکی ساختەیان لە نێو سیستەمە سیاسیەکەدا هێناوە پێشەوە کە نەتەوە بە قازانجی ئەو قۆناغی خۆیان دروست بکە ئەڵمانیەکان پشتیان بەمە بەس بۆیە ئەم هەناسەیە ڕاستە درێژەی نەکێشا ئیتر بوونی نەتەوەیی بەو پێودانگەی کە زمان بکاتە ئاڕاستەیەک بۆ دروستبوونی نەتەوە دەوڵەت بکاتە ئاڕاستەیەک بۆ دروستبوونی نەتەوە تەنانەت لەسەر بنەمای تیۆرەکانی ڕۆسۆ بیری پان ناسیۆنالیزم هاتە پێشەوە بۆ نمونە سلاڤیەکان لەو پێودانگەدا لە سەدەی نۆزدەدا هاتنە پێشەوە و دواتر ئەو دەنگدانەوە گەورەیان لەو ناوچە دیاریکراوەی خۆیان هێنایە پێشەوە دواتر ئەڵمانیەکان تەقلیدیان فکریان کردەوە پان تورکیزم هاتە پێشەوە پان ئەمریکاییزم هاتە پێشەوە پان عەرەبیزم هاتە پێشەوە یعنی هیچ کەم لەمانە نەیانتوانی سەرکەوتوو بن ئەو پێودانگەی کە ئاڕاستەی ئینسانی لە پێناسەی لە داڕشتنی دنیابینیەک بۆ پێناسەی نەتەوەیەدا بەرهەمێنێ لیبراڵ ناسیۆنالیزمە کە ئەمریکا لەو پێودانگەدا توانی قازانجی زۆرگا بە سوود وەرگرتن بوو لە بەو بنەمایانەی کە مافی مرۆڤ تێیدا زیندوو ڕادەگرێ کاتێک کە مافی مرۆڤ زیندوو ڕادەگرێ باشترین تیۆر و تێڕامانمان هەیە بۆ پێناسەکردنی نەتەوە کە بوونی نەتەوەیەکی دیکە بە ئاسایی وەربگرێ ئەو عەرەبیزم و تۆرانیزمە وا لێ نەکا کە فەلسەفەیەک بەرهەم بێنێ ئەوانی دیکە بسڕێتەوە بمبورە کورد وەک نەتەوە لەکوێ ئەم پێناسانە بینیتیانی کورد باشترین پێناسەیەک بۆ بوونی نەتەوەیی کورد پشتبەستنە بەو خەسڵەتانەی کە کەرەستە خاوەکانی کەرەستە خاوە خۆڕسکەکانی تایبەتمەندێ نەتەوەیەکان زیندوو ڕابگرێ کە بریتین لە زمان بریتین لە کەلتوری هاوبەش بریتین لە خاک بەڵام ئەڵمانەکانیشیان ناکرد نەخێر ئەڵمانیەکان بەو پێودانگە نەجوڵانەوە چونکە ئەڵمانیەکان کاتێک کە باسی لە باڵایی ڕەگەزیان دەکرد پێناسەی خودی خۆیان نەدەکرد کاتێک کە باسی باڵایی لە ڕەگەز دەکەی باسی نزمی ئەوانی دیکە دەکەی باسی لە ناوبردنی ئەوانی دیکە دەکەی باسی سڕینەوەی ئەوانی دیکە دەکەی و هەموو ئەو شتانانەی کە لە شۆڕشی فەڕەنسیەوە باسییان لە هاوڵاتی بوون و مافی مرۆڤ دەکرد وەکو ڕاگەیەنراوێک دواتر لە سەردەمی نەتەوەگەراییەکەی ناپلیۆندا لە کیشۆری ئەوروپادا بڵاو بوونەوە هیچ کام لەوانە لە پێودانگ و پێناسەی ئەڵمانیەکاندا زیندوو ڕانەگیراوە لە پێناسەکردن و شرۆڤەی تیۆری تورکیزمدا زیندوو ڕانەگیراوە لە فاشیزمدا ڕانەگیراوە لە ئەقڵیەتی تۆتالیتاری هیرۆهیتۆدا ڕانەگیراوە لە هەموو ئەوانەی مەسەلەن ئێمە خەڵکانی وەکو خەڵکی پەڕگیری هێزگارمان زۆرمان هەیە کە وەکو کەسایەتی کاریزمی هاتوونەتە پێشەوە بەپێی عەقڵیەتی خۆیان پێناسەی شوناسی نەتەوەیی شوێنێکی دیاریان کردووە کارەساتی هێناوەتە بەرهەم زۆر باشە دکتۆر دابێمە سەر پرسیارێکتر ئەگەر نەتەوە وا پشوبهێنین کە قاڵبێکە زمان و چوارچێوەیەکە بڵێ قاڵبێکە چوارچێوەیەکە ئیتارێکە خۆ ئەبێت بە شتێک پڕکرێتەوە نەتەوە بەس بە زمان ئەبێتە نەتەوە مەسەلەن ئاین دەورە بینێ کولتور دەورە بینێ بڵێ ئەم مێژوی هاوبەش دەورە بینێ خەیاڵگەی هاوبەش دەورە بینێ بۆ وەڵامیان پرسیارە دێمە دەبێت پشت ببەستین بۆ واقع مێژوویەی لە مێژووی نوێ و هاوچەرخی ئێمەدا هاتووەتە پێشەوە
هەموو بابەت گەلەی یا تایبەتمەندیانەی کە تیۆری نەتەوەیی لێ هەڵهێنراوە لەسەر بنەمای زمان، لەسەر بنەمای مێژوو، لەسەر بنەمای یادەوەری هاوبەش، کولتوری هاوبەش، تێکڕامانە بابەتگەلی گرنگن و گرنگن بە زۆرێ لە جۆرەکان لە قۆناغە دیاریکراوەکانی مێژوودا نەتەوەکان سوودیان لێ وەرگرتووە. بۆ نمونە لە دەستپێکی دنیابینیەک بۆی ساختارێکی سیاسی دروست بکەن و قەومیەتی عەرەبی لە ناویدا خۆی ببینێتەوە، عەرەبەکان پشتیان بە تایبەتمەندیە نەتەوەییەکانی خۆیان بەست کە دیارترینیان مەسائلی ئاین بوو. لە کاتێکدا هەموو ئەو کەسانەی کە ئەندێشەکانیان هەڵهێنراوی ئەفکاری خۆر ئاوا بوو بۆ خۆیان باوەڕیان بە ئاینگەرایی نەبوو. ئێمە دیارترین کەسمان مێشەل ئەفلەقە کە زۆرترین ئیشی لە داڕشتنەوەی دنیابینیە کردووە بۆ ئەوەی عەرەبەکان شوناسی خۆیان بەرجەستە بکەن لە دەوڵەتێکی نەتەوەیی یەکگرتووی بەرفراواندا. ڕێک ئەو ڕێبازەکە ئەویشی لەسەر دەکرد ڕێبازی عەرەبیزم بوو. ڕێبازی عەرەبیزم عەشقێکی گەورەی خۆی ڕادەستی ئاین دەکا لە کاتێکدا مێشە لە ئەفلاق لە تەواوی نووسینەکانیدا ڕەدی ڕوئایەکی کردووەوە کە ئاین بەڕاستەقینە ڕابگرێ. لە هەمان کاتیشدا دەڵێ عەرەبیزم جەستەیەک ڕۆحەکەی بریتیە لە ئاین. ئێمە دەبێت تەواوی یادەوەریەکانی تاکی خۆمان وا گۆش بکەین کە وابەستەیە بە ڕۆحە ئاینیەکەوە. ئەسڵەن پێمان دەڵێ حیزبی بەعس لە سەرەتایە لە شەستەکان و تا ئێستاش حیزبی بەعسی سووری زۆر ناچێتە ژێربارە دینیەکانەوە. سەردەمی سەدام واز لێ بێن ینی مثلا میشل ئەفلەق لە کتێبەکانیان با بڵێن شیبلی عەیسەمی لە نووسینەکانیان سەلاح الدین بەیتار یعنی ئەوان باس لە ئیشتیراکێت و لە جۆرێک لە با بڵێن چەپگەراییەکەن نەک لە دین. ئەمە جیاوازی نییە؟ ئەوان بە بۆچوونی من بۆ خۆی مەشەل ئەفلەق قسەیەکی هەیە دەڵێ ئێمە ناسیۆنالیزم معریفە نییە تا ئینسانێکی پێفێر بکەین. هەر هەموو ئەوەی کە تاکی عەرەبی کە دەیزانێ لە بیری بەرینەوە ئێمە هیچ کێشەیەکمان نابێ. ینی بیر ئەم شتە نوقتەیەکە نیازە نەتەوەییەکەی ئەوانی دیکە دەسڕێتەوە. هەموو ئەوەی کە دەیزانێ و لە یادەوەریدا هەیە لە بیری بینەوە بۆ ئەوەی ڕێک وەکو ئەڵمانیەکان، وەکو فاشیستەکان، وەکو تۆرانیەکان بە دیدێکی نوێی دروستکراوەوە داهێنراوەوە نەتەوەیەک دروستکە. هەر هێزێک ویستی نەتەوە لەسەر ئەساسی تیۆرگەرێک داببڕێژرێ کە معریفەیەکی میتۆدی بسڕێتەوە لە پاشخانیدا وە شتێکی نوێی دیکە بێنێتە پێشەوە هێزێکی ئایدۆلۆژی و پەڕگیر دەدەچێت. عەرەبەکان ڕێک وایان کرد. پێتوانێت مەسەلەن پەکەکە ئێستاواکە بڵێن مەسەلەی بابەتی پەکەکە وەکو هێزێکی سیاسی کە خاوەنی مانیفێستۆیەکن لە مامەڵی میتۆدی نەتەوەییدا بابەتێکی ئێجگار جیاوازە. دەتوانم بڵێم لە ناو زەمینەی زانستی سیاسیدا ئەوەی کە پەکەکە دەیڵێتەوە تاوەکو ئێستا شوێنێکی ئەوتۆی بۆ دانراوە بۆ قسە لەسەرکردن و بابەتێکی زۆر تایبەتمەند و جیاوازە خاوەنی چوارچەوەیەکی چارەنووسازی دوورمەیدایە کە هیچ تیۆرێکی بەرجەستەی نەتەوایەتی لە ناویدا زیندوو ڕاناگیرێ. ئەوەی کە پەکەکەی دەیڵێت چونکە کە تەماشا دەکەی ئەمەی کە پەکەکە دەیڵێ لە مەسائیلی ئاینیدا سوچێکی ئەجگار بەهێزی گرتووە، لە مەسائیلی سۆسیالیزمدا بە هەمان شێوە سوچێکی گرتووە. تێکەڵەیەک و ئاوێتەبوونێکی ئێجگار ئاڵۆز لە شرۆڤەکردنی شوناسی نەتەوەییدا هەیە کە ناتوانین لە نێو قوتابخانەیەکی دیاریکراودا شوێنی بکەینەوە، بەڵکو ڕێچکان و ڕێبازێکی دیاریکراوە بۆ پێناسەکردنی نەتەوەی دیموکراتیک. مەسەلەی ئاخرین قسەکردنی پەکەکە کە لەسەر نەتەوەی دیموکراتیکە ئاسۆیەکی گەشی تێدا دەبینرێ لە مامەڵەکردن لەگەڵ ئەوانی تردا چونکە مەسەلەی بەو پێودانگەوە خۆمە دەتوانم بڵم بابەتێکی نوێش نییە و هەڵهێنجراوی هێزی بیرکردنەوەی ئەوانیش نییە، بەڵام بابەتێکی گرینگە بۆ قسە لەسەرکردن زیاتر لەگەڵ لیبرالیزمی ناسیۆنالیزمدا لیبرال ناسیۆنالیزمدا خۆی دەبینێتەوە. ئەو بابەتانەی تێدا زیندووە کە پێیان وایە بابەتی ئازادی ئەندێشەیەکی گرنگە لە مامەڵەکردن لە لۆژیکی پێکەوە ژیاندا. لە ڕەخساندنی لۆژیکی پێکەوە ژیاندا دێن سەر لەبەری ئەو قۆناغە مێژوویانەی کە ناسیۆنالیزمیکی دیاریکراو تێیاندا کارابووە دەیدەنە دواوە. چونکە هیچ کام لە پراکتیکی
پەروەردەی تیۆرێکی دیاریکراوی ناسیۆنالیزم لە مێژووی هاوچەرخی ئێمەدا نابینین مافەکانی مرۆڤی تێدا ڕەچاو کرابێ ئەوانی تر بوونیان زیندوو ڕاگیرابێ لە ناویدا. ئێمە نمونەی ئەندەنووسیامان هەیە. ئەندەنووسیا هاوشانی یەکتری پرسی ئاین و پرسی نەتەوەی هێنایە پێشەوە بۆ دەرپەڕاندنی کۆڵۆنیالیزم و ئەو ئیستیعماری ئێجگار بەتوندی لەو کیشوەرەدا ڕەگیدا کوتابوو. هۆڵەندیەکانیان بەو پێودانگە دەرکرد، یابانیەکانیان یادەوەری تاڵیان هەیە لە ئەندەنووسیادا کە چۆن دەرکراون بە پێودانگی دروشمە ئاینیەکان بە بەرزکردنەوەی بابەتە نەتەوەییەکان کە عشقی خاک و زمان و کولتور لە هەناویدا زیندووە. هەر ئەوان نا، ئێمە مالیزیەکانیشمان هەیە. مەسەلەی ئەسڵەن مەسەلەی ئاینی ئیسلام یەکێکە لە مەرجەمی تۆدیەکانی پێگەیاندنی کۆمەڵگەیەک کە پێکەوە ژیان و ڕۆحی هاوبەشی نەتەوەیی لە ناویاندا زیندوو بێ. مالایەکانمان هەیە، نمونەی پێچەوانەشمان هەیە. بۆ نمونە مەغریب و میسر و ئەوانە بەچی بوونە تەعرەبی بەهۆی بالفعل مەغریب و ئەوە لە تەواوی شیمالی ئەفریقا ئەگەر بە نمونە وەربگری لە موحیتەوە بۆ خەلیج خاوەنی یا خوددان خەسڵەتێکی خراپن لە مامەڵەکردن لەگەڵ ئەوانی تردا، چ بارونیەکان بێ، دروزەکان بێ، ئەمازیغیەکان بێ، قبتیەکان بێ، هەر لە ناو مەزهەبە ئیسلامیەکانیشدا تاڵترین و تاریکترین تارماییەک لە مێژووی ناوەڕاست و نوێ و هاوچەرخی عەرەبیدا بریتیە لە بندەستکردنی مەزهەبی، بڕینەوەی یەکتری لەسەر ئەساسی عەقڵیەتی جیاواز، بیری جیاواز، بوونی جیاواز، بەرهەمی جیاواز. دکتۆر مەبەستم ئەمەیە. ئێستا مەغریب وەک خوێن لە هەندێک سەرچاوایە دیومە تا ساڵی 56 بە وڵاتێکی عەرەبی حساب ناکرێت. 1956 یانی ئەوانە ئەمازیغن، جەزایر، لیبیا. جامیعەی دووەلی عەرەبی لە دوو دەورەیە مەغریبیان قبول نەکردووە دەوڵەتێکی عەرەبی. ئەسڵەن بەداخەوە ئێمە لە مێژ تەماشاکە لە جەنگی پێش جەنگی جیهانی یەکەم، لە دوای جەنگی جیهانی یەکەمدا عەرەبە قەومیەکان بە ئیتیفاق لەگەڵ ئیمپریالیزمی بۆ نمونە ئیسپانیدا ڕێککەوتوون کە کیمیابارانی کۆمەڵگەیەکی لەو جۆرە بکەن کە زۆر بە دەگمەن باز دەگرێت ئەو حاڵەتانە. ئەوانە جینۆساید کراون. ئەسڵەن بیری ئەسڵەن جوڵانەوەی جینۆساید وەکو پراکتیکێک لە شیمالی ئەفریقادا ئەزمون کراوە و دواتر لە شوێنەکانی تر تاقی کراوەتەوە. زۆر باشە با بێنەوە کوردستان. من پرسیاری ئەوم کرد لە ڕێزت کە ئایا ئەکرێت ئیسلام وەک دین بکرێتە هەوێنێک بۆ بەنیانتنانی نەتەوەی کورد مەبەستمە بۆ عەرەب ئەوە بێگومان ئەزانی چۆنە ئێمە ئەگەر تەماشای بنەمای باوەڕی نەتەوەیی خۆمان بکەین دەبینین وەکو ئیحساسێک ساڵی 1860 کەسێکی وەکو میلینگتن کاتێکە دێتە کوردستانەوە دەڵێ کوردەکان خۆشەویستێکی لە ڕادەبەدەریان بۆ بوونی نەتەوەیی خۆیان هەیە و عەشقی سەربەخۆیین دەیانەوێت سەربەخۆ بن. ئێمە دەزانین ئەگەر تێکستەکانی لە ناو مەموزیندا هەر لە ناو مەموزیندا ئەو ڕۆحی ڕاسانەی کە ئینگلیزێک لە شکسپیردا شۆڕشی پێهێنایە بەرهەم مەموزین بۆ خۆی شۆڕشێکی دەست لێ نەدراوە کورد دەستی بۆ نەبردووە لە ساڵی 1695 دا کە نووسراوە. ئەحمەدی خانی ئیعاز و ئیشارەیەکی گرنگی ناسنامە نەتەوەیەکەی ئێمە کە دینی نەبردووەتە دەرەوەی ناسناوەی نەتەوەیی ئێمە، بەڵکو چەندین ساڵ دوایەوە ئەو کەسە لە ساڵی 1897 دا کە حاجی قادری کۆیی دەمرێ و بیرکردنەوەیەکی زۆر دەقیقمان لە مەسائلی دنیابینی نەتەوەییدا کە تەواوی تایبەتمەندیەکان لە خۆ بگرێ هێناوەتە پێشەوە بریتیە لە دەچی هاوار دەکات لەسەر ئەساسی ئەوە بوونی نەتەوەی کورد زیندوو ڕادەکرێت کە دەڵێت دینمان لە مەترسیدایە. ئەم خاڵە زۆر گرنگە. خاکی جەزیرە و بۆتان یانی وڵاتی کوردان 100 حەیف و 100 مەخابن دەیکەنە ئەرمەنستان ئیشارەیەک نییە بۆ قەومیەتی ئەرمەنی، ئیشارەیەکە بۆ
بنەمای باوەڕێکی ئاهینداری کە دەیەوێت ئیحساسی ئاهیندارانەی کورد بەس پێوانێ ئەرمەنیەکان هەر ئەو ناوانیان داگیرە کرد ئەو ترە 1000 کوردیان لەو ناو ئەرمەنیەکان بۆ خۆیان جڵەوی جوڵانەوەیەک بوون لە دەستی خۆیانە نەبوون دەست بوون وەک ئێمە زیاتر لێ زۆر باشە بە کاتمان کەمماوە یەک پرسیار کە گرنگە تایبەت ئەو تایبەتمەندیانە چییە کە لە ئاینداری کوردیا هەبێت بۆی بتوانێت کورد مەسەرەن لەو توانەوەی پارێزێک کە باسە کردیان بەڵێ ئاینداری کورد خاوەنی تایبەتمەندیەکی زۆر مرۆڤ دۆستانەیە و من لە توێژینەوەیەکی بەراوردکاریدا ئەوم خستووەتە ڕوو کە پێویستە توێژەران ئیشی لەسەر بکەن چونکە ئاینداری کورد ئاینداریەکە سەر لەهبەری ڕەهەندەکانی پەیوەست بە مامەڵە لەگەڵ مافی مرۆڤدا لە خۆ دەگرێت زۆر گرنگە ئەم ئاینداریە تیۆریەکانی خۆی لە گوتاری گەورەی مێژوویی نەتەوەیی شێعبوڵای نەهری واڵەمهێنجاوە لە یەکێتی کورداندا کاتێ هۆز و تیرە و خێڵ و سەردارەکانی کورد کۆ دەکاتەوە قسەیان بۆ دەکات خیتابێکی زۆر گەورە و جوامێرانە دەدا لەو کاتەدا مەسائلی ئاینی بە هەند وەردەگرێ بوونی نەتەوەیی کورد لەوەدا دەبینێتەوە کە خاوەنی شێوازێکی ئاینداریە کە دادپەروەری تێدا بەرجەستە بێ کە دنیابینیەکی تێدا بێتە بەرهەم زوڵم و ئیستیبداد نەکرێ کە ستەم نەکرێ ئەم بوونە نەتەوەییە نزیکترین تیۆریە سیاسیە سەردەمیەکان پشگیری دەکەن من مەبەستم یەکشتە دکتۆر ئێستا ئێمە لە عێراق و لە ئێران کورد ئەتوانین بڵێن 90% لەوانەیە مبالغە بێ ئەو ڕقەمە بەس لە کوردستانی باشوورە وایە سونە مەذهب و شافعی مەذهبیشە بڵێ ئەکرێت لەم بارەوە ئیش بکرێت لەسەر ئەوەی کە جۆرێک لە تەمەیوز بڵێ دەکرێت ئەزانی بۆ دەکرێت چونکە ئێمە کۆمەڵی ڕێبازی تەسەوف و عیرفانیمان هەیە زۆر تایبەتمەندن بە کورد تەنها لە ڕێچکانی عیرفانی و تەسەوف داتوانیوێتی نەتەوەکانی تر بە ئاشتیانە بدوێنێ بەدەر لە ڕێبا نەگەر باشیانە بیدوێنێ کورد بە گرتنەبەری ڕەهەندە عیرفانیە ئاینیەکە توانیوێتی ئەوانی دیکە وا لێ بکات بە پیرۆزی بزانن بەبێ ئەوەی وەکو ئەڵمانەکان سلاڤیەکان تورکەکان پیرۆزبوونی خۆیان بسەپێنن بەڵکو سحری مامەڵەیەک کە لە ڕێبازە عیرفانیەکانی کووردا هەیە قادریە تیجانیە نەقشبەندیە مەسەرەن لە سەدەی 19ەوە بە تەواوەتی جڵەوی بوو ئاڵا هەڵگری بیرینەتەوەی دەکەوێتە دەسەوان خۆ لە کۆتایی سەدەی 19دا سەر لەبەری شۆڕشە کلاسیکە چەکداریەکانمان شۆڕشێک نین لە توێژینەوە لەبارەیاندا ئیحساسی ئەوەمان بۆ دروست بێ کە نەتەوەکانی دیکەمان چەوساندووەتەوە ئەم بابەتە زۆر گرنگە بۆ داڕشتنەوەی شوناسینەتەوەی ئێمە چونکە دەبێ هەوێنە ئینسانیەکە لە ناویدا زیندوو بێ لە ئێستادا با بڵێن ئەو ئیسلامی کە بڵاوە بێتەوە لە کوردستان ئەو دینداری کە بڵاوە بێتەوە چ سەر لە فیچە سیاسی دژەنەتەوە یاخود ئەنتەرناسیۆنالیزم پێت وایە ئەمە خزمەت ئەمە هەڕەشەنیە لەسەر بنیادی نەتەوەی کورد بەم شێوەی ئێستا خۆی دروشمی سەرەکی ئەو شێوازی ئاینداریەیی کە ئاینداریەکە زیاتر وابەستەیە بەو فۆرمە فەلسەفیەی ئاینداری کە لە نیوەی یەکەمی سەدەی 20ەوەواتە پێشەوە لە دوای جەنگی دووەمی جیهانیدا دیدێکی نێونەتەوەیی بەخۆگرت و بە تایبەتی لەقەکانی یەکوان لە زۆرێک لە وڵاتاندا هاتنە پێشەوە حاڵەتی گەواهیەکی گلۆباڵیانە بۆ ئەم فۆرمەی ئاینداریە ئێمە دەبینین بە تایبەتی لە کوردستانیشدا ئەم شێوازە ئاینداریە پێشەوەی بەریەکەوتنی لەگەڵ نەتەوەی بیری نەتەوەی کووردا هەبێ بەریەکەوتنی لەگەڵ بیری ئایندارانەی کوردیا هەبوو سەر لەبەری ڕێبازە کلاسیکیە کەلتوریە خۆماڵیە خۆڕسکەکانی ئاینداری کوردی دایە دواوە ئەوەی شێخ عەبدوڵڵا پێداگیری لەسەر دەکرد دەیوت ئەوە ئاینداری نییە کە ئێرانەکان و قاجارەکان دەیکەن ئەوە ئاینداری نییە کە عوسمانیەکان دەیکەن ئەم خیتابە ئێستا بە پێچەوانەوە تۆ هێزێک مامەڵەتدا دەکات دەڵێ ئەوە ئاینداریە کە تورکەکان و ئێرانیەکان و خەلیجی عەرەبی دەیکا ئەوە ئاینداریە نییە کە خودی خۆ دەیکەی بە 180 لە پێچەوانەوە بیرکردنەوەی کە شێخ عەبدوڵڵای نەهری دەیڵێ ئەم بیرکردنەوەیەکی خراپە بیرکردنەوەیەکی ساختە و فریودرانەیە وەگەڵ ڕۆحەنەتەوەیەکی کوردیشا یەک ناگرێتەوە ئەوەی کوردی پاراستووە خەسڵەتەکانی خەباتی سروشتی خۆیەتی هێزێک کارێزمایە کارکتەرێک نەیتوانیوە کورد بپارێزێ تایبەتمەندیە نەتەوەیەکانی کورد تایبەتمەندی بەهێزن من جارێکی دیکە دەیڵێمەوە چ زمان بێ چ کولتور بێ بەڵام لەگەڵ پێودانگەکانی
پێناسەکردنی ناسیۆنالیزم و دەوڵەتدا یەک ناگرێنەوە چونکە دەوڵەت پێویستی بەوەیە دروست بێ کاتێک کە بازاڕی هاوبەشت هەیە بازاڕی هاوبەش چینی ناوەند دەتوانێت دروستی ودا لەناو کووردا چینی ناوەند نییە تاوەکو ئێستاش کە بیربکردنەوەیەکی دروستی هەبێ بۆەوەی بەپێی پێناسە سەردەمیەکان پێناسەی دەوڵەت و ناسنامەی خۆی بکات. زۆر سپاس دکتۆر. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ماجید خەلیل لەسەر مەسەلەی نەتەوەی کورد تا دیدارێکی تر خواتان لەگەڵ.